بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شارە جوانەکەی هەولێر بەوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ لە نێو خەڵکی هەولێر دەبم و دەمهەوێت تاوتوێی حاڵەتێک بکەین بەڵام بەداخەوە لە حاڵەتەوە دەرچووە بۆ بە دیاردە ئەویش دیاردەی خۆ کوشتن یان کوشتنی کەسەکانە. هەر یەکێکمان ئەگەر تەمەشای کەناڵە ڕاگەیانەکان بکەینە بینین لە هەفتەیەکە چەندین کەس خۆیە کوژێت یان چەندین کەس دەکوژرێ. ئایا هۆکاریم کوشتنەیە بۆچی دەگەڕێنەوە؟ ئاخۆ پەروەردەمان نادروستە بۆیە خەڵکی هێما خۆیە کوژێت یان نەکوژرێت یان حکوومەت بەرپرسا لە کوشتنی ئەم کەسانە؟ ئایا بۆچی دیاردەی کوشتن و خۆکوشتن وردە وردە ڕوو لە زیادبوون دەکات لە هەرێمی کوردستان؟ تاوتوێم پرسیارانە لەگەڵ هاوڵاتیان دەکەین لەگەڵمان بن و بینەری بەرنامەکەمان بن. خوێنی مرۆڤ ئەوەنە ینی شتێکی بێبەهایە لەسەر کێشەیەکە بکوژرێت لە وڵاتی مە بێبەهایە بەس لە وڵاتەکانی ببینە زۆر بەبەهایە کە خەڵک یەک نەفەر بکوژرێ دنیا بنیە باسی دەکە لە کوردستانی ئێمەش وتی ئاو خواردنەوە پێشان قەدیمەکو یەک دەکوژرا منطقەی شەمام هەموو دەتەسا ئەنی ڕادەوەستە خین ڕادەوە دێگو بزا لە سچ کوژرا یەکەم هۆکار ئەوەیە کە چەک زۆرە چەک تا ئێستا حکوومەت بەڕاستی نەیتوانێت عەدێکی وەدا بنێ کە چەک قەدەغە بکرێت. ئەمە تەمەنم تقریبا 64 ساڵە وەڵی ئەو حادیسەی لە ساڵی هەشتاکان و تا ئێستا بینم جارەوان نەبینی مامۆسای بەڕێز. مەسئولیەتی ئیمامەکانی سەر جامع ڕۆژی خودبە مهمترین تشتە. حکومت لازم جێگای خوا ببینێت یاسا لازم جێگای خوا ببینێت هەر تشتێک ئێمە هەموو مەسئولن بەویشانە بەو کارەوە کوشتن دژمنداری تشتێکی خراپە زۆر خراپە. لە هێزەکانی یاساییشون خۆ داوامەکەم بەس تەنها لە کاتی داوامە چەکم پێیە کە داوامەکەم تابوو سلاحەکەم بۆ چێ چیشم پێ هۆکار چییە بەڕای تۆ تۆکو کەسێکی بەتەمەن ئەبینی ئێستا کە لە ساڵانی ڕابردوو کوشتن بۆتە شتێکی زۆر ئاسایی بەردەوام لە ڕاگەیەنەکانە بینین ئەڵێن فلان کەس کوژراوە کوژراوە ینی کوشتن بۆتە شتێکی ئاسایی بەڕای تۆ هۆکار چییە؟ ئەوە کار ئەوەیە بەڕاستی پێ برم ئەوەی لە پەنای کەس و کاری مەسئولەکان پشتگیریان دەکەن ئەجەتبعان لەبەر ئەو پشتگیریە عالەم غرور بووە ڕاستی پێ برم غرور بووە ئەگە غرور نەبیتن کوشتن دەبێ گەلە گەورەیە پێشان قەدیمەکو یەک دەکوژرا منطقەی شەمام هەموو دەتەسا ئەنی ڕادەوەستە خین ڕادەوە دێگو بزا لە سچ کوژرایە بە شەرەزانین چ گەورەیە بەڵام ئێستا ئەتۆش دەی بیسی لە کەناڵە ڕاگەیانەکان یان ڕۆژ نییە کوشتن نەبێ عادیسە نەبێ ینی بەڕای تۆ کوشتنی حادیسە جایزە نامە بەستم لە کوشتنی ئەنقەزدێ یانە بینی لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی بچووک گەورەی دەکەن غرور بووە پێشتر ئاوا بوو پێشووتر چ وەختێک وها نەبووە قەتم جێ لێ نەبووە با پێشت برێم کوشتن ئەوەندە گەورەیە هەتا خوا برێ بەسە ئەمن ئەلعان بە عەرزی جەنابەت بکەم لە سەگەکی بدەی لە سەگەکی بری لە خارج حیسابی بەشەرەکە لۆ دەکەن حیسابی بەشەر لۆ دەکەن سەگ ئەوزا بزانە ئەمن ئەلعان قیمەتی بەشەر لێرە نییە قیمەتی بەشەر هەر نییە لێرە ڕاستیت پێ برێت باشە پێت وایە پەروەردە هۆکارە کۆمەلگا هۆکارە ڕۆشنبیری تاک هۆکارە حکومەت بەرپرسیارە سڵتەی بەقەوەت نییە سڵتەی کوشتن بەقەوەت نییە ئەگەر کوشتن بەقەوەت بیتن ئەوها نابیتن پێدوانێت زۆری چەک لە ماڵەکانی ژەوە یەکێک لە هۆکارەکان بێ هەموو ماڵێک چەکی تێدایە ناکە چەک هەبالەکن بی بەس ئەگە عەقڵمان نەبیتن ئەمە خۆری ناخۆین ئەوە خۆر خواردنە کو دەی کوژم لە بۆ قسەچیان قسەچی کەم ئەو ماقولە بەرێن لەوانەیە تۆ کۆمەڵێکە سدت بێ دژمندار بن لە مێژ و لە تەمەنێت لەوانەیە لە لادێکی خۆتان دژمنداری چۆنە یانەوەی کە دژمندار بێ ژیانێکی چۆنی هەیە لە خەوی هەیە بەڕاستیت پێرم لە ڕۆژی هەیە فکری مستەمر لەسەر کوشتنە لەسەر کوشتنی خۆیەتی دەکوژرێتن لە ماڵی خۆشی نانوێتن لیان جێ ساردە جارەیە گەرمە لە بەرسێبەری پانکەوانش دانانشی بە عەرزی جەنابەت بکەم بەران ئەلان کوشتن بە کەیف خۆی پاری دایتەوە تەقەی سەری دێتن معنای چییە؟ باشە لە کۆتایەکەی دەتەوێت چی بڵێ لەسەرم باسە؟ وەڵی ڕجام لە هەموو سەرۆکان هەیە ئەوە سوڵتەکەی قایم کەن ئەگە کەفێتشا پێ دەکەن پارێکی وهای لێچن هەتا عەقڵ وەرگرن تۆ وەبزانم تەمەشاگەر یەک ڕۆژ تەمەشای کەناڵی ڕاگەیەنەکانکەی بەردەوام دەبینی دیاردەی خۆ کوشتن و کوشتن هەیە پێت وایە هۆکارەکەی چییە کە کوشتن ئاوا بۆتە شتێکی ئاسایی لای تاچی کورد
یەکەم هۆکار ئەوەیە کە چەک زۆرە چەک تا ئێستا حکوومەت بەڕاستی نەیتوانێت عەدێشیەوە دابنێ کە چەک قەدەغە بکرێ چەک بیتە هۆکارەوەی بدەچێت هەر ماڵەکی هەر کەسێکی چەکگە نەبی کابرا دامانچەکی پێەیە یعنی دەبینین لەسەر شتێکی بەسیط کابرای دەکوژی ینی هیچ ئەوەی تێدا نمایە برێ وەڵا لەبەر هۆکاری بەسیط هەیە ینی کابرا دەسی ڕاست دەیکوژی یعنی پێ دوایە هۆکاریەوەی کە چەک لە هەموو ماڵەکانەیە هەموو تاکێک چەکی لە ئەو یەکێک لە هۆکارەکان بێت بێگومان ئەگە چەک نەبی کابرا ئەگە چەک قەدەغەبی و نەبی بەچ دەیکوژی ینی هەیە مەسەڵەن کابرا دەبینی چەقوەکە یان شتەکە ینی بە هیوادارم حکوومەت ئەو شتانات بەتایبەتی چەکی قەدەغە بکە چەک نەمینێ ئەن چەک لۆ لە ماران هەبی لەبەر چە هەبی چەک باشە ئەم دیاردەی ئێستا کە حالیان لە نێو گەنجان زۆر زیاتر دەبینیم پێ دوایە پەروەردەکان نەیانتوانیوە گەنجێکی باش پەروەردەکەنیان ڕۆشنبیری تاک هۆکارە لەوەی کە ئەو دیاردە لە نێو گەنجان زیاترە بینرێ وڵی بەتەوەقعی من پەروەردەش دەوری هەیە ئینسانەکە کوی پەروەردە بوو کو لێ ڕەهاتەوە تاچی ڕۆشنبیریش عینەوەتر بەڵام بە تایبەتی ئەلانەکە گەنجەکان یعنی هیچ ئەوەی نمایە کە دیتمان لەسەر چۆپیەکیان لە سەحافلەک لەسەر شتێکی دەبینی کابرا دەیچی دەیکوژی ئەخەر کوشتن گەلەگەلە گەورەیەش کوشتنی وای نیە تو بچی شتێکی بەسیط دوچی کابرای بکوژی یان کە سزن دەکرێن سزایەکی وان نییە ئەو کابرا دوو کەسی بە توندی سزا بدرێ کە جارشکە ببتە نمونە ئەوان کە کوشتن دەکەن ئەوە نییە کە دەچی دەپار دەداتەوە بینێچکە دوسێ ساڵ دەیدێ وڵا بەربوو وڵا جە نازانم چ ئەجەمەهیمە ینی سزایەکە وان نییە ئەو سزایە نییە کە کۆمەلگا مەسەلەن بە تایبەتی برێن ئەو فرانکەس ئەوەی زۆری خوا لەسەر خەرک هەتا ئەویش سزایەکەی تون نییە خۆت هیچ خزمێک یان هیچ دەور و بەرێک هیچ کەسێک دەناسێت دژمندار بن بەڵێ بە تاکید خزم ناسیارمە بووە برادرمە بووە باشە ژیانی دژمنداری چۆنە کەسێک بێگومان کەسێک بکوژێ لە مقابللا دەبێتە دژمندار باشە ژیانی دژمنداری چۆنە ژیانی دژمنداری یەکەم ئەگە لە دەرێبی ژیانی نییە یعنی نان دەخوا دەڕوا دێ دەچی نازانی کو بژ یعنی هەست دەکە بەخۆی بمری یعنی هیچ ژیانی نییە لە سزنەوە وەزعی سزنی ژەوار لەوی خراتر یعنی وەڵ ئاسری هیچ ژیانێک نییە ئەو پیاوە تێدایە ئەو شخصە تێدایە هیچ ژیان نییە باشە چی بۆ کەسانە دەڵی کە بەردەوام چەچی هەڵدەگرن و چەچیان لە دەستایە لێرەوە حەزەکەی چیان پێ بڵێ کۆتا قسە بۆوان چییە وڵی کۆتا قسەمەوەێت چەک معنەی بەرامبەرەکەت دەکوژی چکە تو کابراکی ئەمنینی کابراایکی دوواجبت نییە بەبێ هۆیە چەکت دە بە پشتی خۆنا لەگەرتا یعنی هیوادارم چەک قەدەغە بکرێ ئەوانی کە پێشیتیان بە چەک یعنی چکە تو دەبینی چووکە تەفاومێکی بەسیتە کابرا بە چەکی شتەی دەکات ینی شتەکە وا گەورە نییە بە چەک دەکعدی کوشتن ئەجە هیوادارم یعنی نەمینێ و دیاردە گەنجەکان بە تایبەتی نەمینێت چەکیان پێ نەبی باشە لۆ چیە چەک عینە منەگە لە چ مشکلم نەبی چەکم لۆ چییە مامە تۆ پێ دوایە ڕێژەی بەرزبوونەوەی کوشتن ینی تۆ بەردەوام لە ڕاگەیانەکان ئابینی ئەڵێن فلان کەس کوژرا فلان کەس خۆی کوشت هۆکارەکەی بۆ چیە گەڕێنیتەوە وڵی قسەوەکەم پێشەکی بەخێر بێنیاخوا مەسلەی هۆکاری سەبەبی ئەوەیە کەوا هەرێکە بۆ خۆی هەڵەسێت دەمانچە و کلاشکۆف و سیلاح دانێ بە بێوەی مۆڵەتی حکوومەتی بەبێ مۆڵەتی ئینجازەی بێ وای وانە بەڵام مۆڵەتەکەیشی پێوێ من داوای لێکم ئەڵێم کاکە تۆ پێشمەرگای ئەوت فەنگەم بەرێ نازانێت چه کارێکی خراپی پێەکەم وەکو ڕۆژەی کە زەزان کە ئەو حادسە ڕوویدا لەسەر شاییان لەسەر سەرچۆپییان لەسەر چێت ئەو کارەساتە کە جەرگی ئەو ماڵیان بڕی وای وانێ و من خۆم خەڵکی منچقی هەڵەبجە مەم ڕاهاتوم جا قسەوەکەم بینیم بە وەزعم بینی زۆر ناڕەحەت بوون بەڵام من داواکەم لە حکوومەتی هەرێم داواکەم لە کاربەدەستانی حکوومەتی هەرێم مۆڵەتی ئەم چەکداریە نەدەن بە هیچ کەسێ پێشمەرگەیە زێرەبانیە پۆلیسە هەر شتێکە چەک و تەقەمەنەکەی لە شوێنەکەی خۆی دابنێ تا ئەجێتەوە ماڵەکە گەڕاو دەوامە پێتەڵێم نەک بێت لە ماڵە کەشخەی پێ بکە شەو تعدا لە من و تعداتەوە وەڵی با قسەوەکەم لانتیقە لە بجلای منیە بڕات بێ کابرایان بانک کردو وەرە ئیشمان پێێتە ئەی ئیش و چیە کاکە چی تەوێ دەمانچێ لێڵ کێشاوە واللهی چەقۆیاندا لە ژنەکەی سێ چەقۆیاندا لە خۆی چەقۆیاندا لە کچەکەی ڕەفیقانی دزەکە با بڵێن چەکدارەکان لە دواوە کە تەقە لەکەندان لە ڕەفیقی خۆی ڕەفیقیان خۆیان لە حوشکا کوشت جا من بۆیە داوا لەکەم لە کەناڵەکەی و لە هەموو کەناڵەکانی کوردستان و داواکەم لە حکوومەتی هەرێم چەک و دەمانچە و ئەم بەزم ڕزم بەدەن بەدەستی کەسەوە کاکە من پێشمەرگەم من هەرچێکم کاکە گیان دەوامەکەم کرد با پێمە کە دەوامەکەم تەوا بوو تخوا با لە شوێنەی خۆمادانە با نەگەڕێمە چوارێک و ئەو ماڵەهات چیان بەسەرها باشە مامە پێ دوایە هۆکار حکوومەت بێ بە تاقی تەنیا هۆکار
پەروەردەی و ڕۆشنبیری تاگ نەبێ هیچی قساغم یەکەم ئەساس چووکە ئەمڕۆ زلهێزی هەرێمی کوردستان حکوومەتە وایوانی دوایە بگەڕێتە بۆ چین و کۆمەڵایەتیەکان عشایەرەکان کاکەوایوان ئێمە جاری جامن تەمەنم تقریبا 64 ساڵە وەڵی ئەو حادیسەی لە ساڵی هەشتاکان و تا ئیسا بینم جارەوان نبینی مام مسای بەڕێز لە هەر کارە ساتی بوو چوار پیاوی وەکو جەناب وەکو باوکی جەنابەت خوعافیکە ئەگەرماویان بە دوێ خوعافیکە ئەکەوتە ناو مەسەلەکە سڵحی وەزعەکەی کرد بەس ئێساکانی والیاتە تەماشاکەی دوو لە ڕووی جەناب لەسەر سەرچۆپی چێت توی کوژی کاکە سەرچۆپی کردو فەقیرە وتێ سەرچۆپەکەم بەر نەیداتێ دەماچێ لە کێشاوە وایوانی ینی پێشووتر ئاوانە بوو هەزەکە ئێستا ئەم دیاردە زیاتر بۆ خۆکوشتن جانانوانە بۆ جاران ئەگەر شتێک ڕووی بدایە حادسێ ڕووی بدایە چوار ڕێز عشەتی ئەم داولان بان کرد سڵحیانەکە یان چواری وەکو شێخەکانی بیارە و تێڵا هاتن سڵحیانە کرد بەڵام ئێستا تەماشاکەی دوو لە ڕووجنەوە چوار چەقۆ کێشی بۆ تێری تەقەیلەکەیان کوژێ ئەوەی لیاتە برای گەورە دیاردەکە وای لیاتوە لە کۆتایەکە حەزەکەی چی بڵێ هیواداری کەم چەک و شتە نەمێنێت واللهی من ئەگەر ڕاستی تەوێت لە خۆم هەر لە خۆمە هەتاکو کاک مەسعود و تا کاک عەلی باپیر و تاکو مامۆستا سەلاحەدین و تا مام جەلال با بڵێن نەماوە بەڵام جەماعەتەکەی بوون بە پەرژ و بڵاو بنێتەوە چەک مەدەن بە کەس دەمانچە مەدەن بە کەس بەیانی من دەمانچێ دەیبێ من کاکە هەیوێ و شنازنامە و منتیقە و شوێنەکەم لێ بسیێنە ڕسمەکەم بگێ لە کۆمپیوتەرە بۆی نەتوانم غەڵەتێ بکەم بەرامبەر بە هیچ کەسی وای وانە داواکەم دییان چەک بە ئەم دیاردە نەمێنێ باشە نەمێنێ محیبەت و خۆشەویستی مێنێ بابە وای وانە من خەڵکی هەڵە بجەم دڵ مەسووتێ بۆ تۆ دڵ تەسووتێ بۆ من بەڵام ئەگەزانی دەماچێ بە قەوم و کڵاشکەن لێمە حەزەرم دیەکەی جا داواکەم لە حکومەتە ئەو وەزع نەمێنی خوێنی مرۆڤ ئەوەنە ینی شتێکی بێبەهایە لەسەر کێشەیەکا بکوژرێت لە وڵاتی مە بێبەهایە بەس لە وڵاتەکانی ببینە زۆر بەبەهایە کە خەڵک یەک نەفەر بکوژرێ دنیا بنیە باسی دەکە لە کوردستانی ئێمەش ویتە ئاو خواردنەوە پێشان قەدیمەکو یەک دەکوژرا منتقەی شەمام هەموو دەتەسا ئەنی ڕادەوەستە خین ڕادەوە دێگو بزار لە سچ کوژرا یەکەم هۆکار ئەوەیە کە چەک زۆرە چەک تا ئێستا حکوومەت بەڕاستی نەیتوانێت عەدێشیەوە دابنێ کە چەک قەدەغە بکرێت ئەمە تەمەنم تقریبا 64 ساڵە وەڵی ئەو حادیسەی لە ساڵی هەشتاکان و تا ئیسا بینم جارەوان نبینی مام مسای بەڕێز مەسئولیەتی ئیمامەکانی سەر جامع ڕۆژی خودبە مهمترین تشتە حکومەت لازم جێگای خوا ببینێت یاسا لازم جێگای خوا ببینێت هەر تشتێک ئێمە هەموو مەسئولم باویشانە بەو کارەوە کوشتن دژمنداری تشتێکی خراپە زۆر خراپە لە هێزەکانی یاساییشون خۆ داوامەکەم بەس تەنها لە کاتی داوامە چەکم پێە کە داوامەکەم تابوت سلاحەکەم بۆ چێ چیشم پێ ئەبینین ئێستا کە بەردەوام لەسەر شاشەکانی ڕاگەیان دەڵێن کە فلان کەسە خۆی کوژدیان فلان کەسە کوژدا ئایاوە شتێکی تەبیعیە لە نێو کورد ئایا ئەم دیاردەیەکی باشە وڵە باش نییە ناوڵە خراپە زۆر خراپە هیچ باش نییە یعنی پێشووتر ئاوا بوو پێشتر کەمتر بی نها پێشترش هەبوو بەس کەم بوو یعنی نەوەکینەوە لە منتیقەیەوە بەعام خۆکوشتن کووە ینی دیاردەی کوشتن کەمە زۆرە وڵە کەمە بەس زۆر خراپە یعنی ئارێ وڵا باش ئێستا بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو هەزناکێ و دیاردەیە زیاتر بووە وڵی چ بلێم پێشووتر باشتر بوویان ئێستا دیاردەی خۆکوشتن وڵی پێشتر باشتر بیانە سەید نوکە باشترە نوکە باشترە کەمترە ینی پێشن باشە ئەتۆ لەوانەیە لە تەمەنی خۆت کۆمەڵی عایلەت دیتبیان کۆمەڵی بنەماڵت دیتبی دژمندار بوون ژیانی دژمنداری ژیانێکی چۆنە وڵی ژیانی سەختە هیچ باش نییە یعنی هەموو جار ڕحەت نییە ینی نەخۆشە زۆر نەخۆشە کەس باشە ئەبینین ئێستا کە ینی خەڵک زۆر بە ئاسانی یەکترە کوژێ لەسەر شتێکی زۆر بەسیت ئایا ئەم دیاردە خۆی خەڵکەکە هۆکارە کێ هۆکارە لە کوشتنی ئەو هەموو کەسەیە بە ناحاق دوها ڕێبینی یعنی لە پیاسەیەکن تۆزێک لێک عازە بن گولە بێکەوە دەنێ هەرێمێت شێتن سیلحی منعکت سیلحی منعکت بوو ئینسانی مەدەنی سیلحی نەڕکت بەس یە پۆلیس عسکەر واجبی دە سیلحی خۆڕکت سیلحی نەڕکتن دیاردە چینەوە بن سیلح ممنوع بیت سینە دەزانی ینی زۆربوونی سیلاح پێ دوایە هۆکارێک بوونی سیلح و سیلحی نەڕخسەت بیت ئەوە بیتە هۆکارێکی ئینسان وەختت عصبیت بیت 5 دقیقە ئەولیە پشتینگە پەشیمان بیت پەشیمانیە باش ئێستا دەبینین ینی من نازانم پێشووترم بەبیر نایە یان پێشووتر لەوانەیە لە تەمەنی من نەبوو بێ بەڵام ئێستا کە دیاردەی خۆ کوشتنی کەس شتێکی زۆر ئاساییە پێشووتریش کورتەر ئاوا بووە نوکە کەمترە نوکە کەمترە نوکە کەمترە نوکە باشە دەمە یەلە کەمترە لە منتیقەین گۆ خەڵک شوێن دەریتەوە زاخۆ لە زاخۆ ئێستا کە باشترەیان پێشووتر نه ئێستا کەمترە پێش و زۆرتر هەبوو ئێستا کەمترە بەێ ئێستا باشتر ینێ
زۆر کەم بووە باشە ئەو هۆکاری ئەو کەمیەی کە لە منتیقەیەوە کەمتر بووە لە ساڵیان ڕابرد و خۆکارەکەی خەڵکێک تێدەگەهێت خەڵکێکیانی مسەقف بووە لە بەرەوەی ڕوشنبیر بووە باسی لە کەم هەڵدەگیرێت بەرەوەیە هیچ تر نییە یعنی پێش بەرەوبەر ئینشەڵا چاک دەبێت بەرەبەر ینی دەبێ ئەمە گرنگجی بە ڕۆشنبیری تاک دەین مامۆسایان لە قوتابخانە باسی خۆکوشت مەبەستەوەیە باشە تۆ لەوانەیە کۆمەڵی عیلە دیتبی لە ژیانە دژمندار بوو بن یان کێشەی کۆمەڵایەتیان هەبێ بێگومان تۆ کەسێک بکوژێ بێ بە دژمندار ژیانی دژمنداری چۆنە گەر هاوڕێک یان کەسێک نەخۆشە خوا بەرزقی کەسی نەکات زۆر نەخۆشە زۆر نەخۆشە ئیشەڵا نانی هیوا من ئەوەیە زۆر کەم ببێتەوە کەمیش دەبێتەوە هیچ نامێنێت ئیشەڵا تۆ لەوانەیە گەر ڕۆژێک یان هەفتەیەک لە ڕاگەیانەکان چەندین ئەم دیاردەیە ببینی خۆ کوشتن ئەڵێن فلان کەسە خۆی کوشتویانە فلان کەسە کوژراوە باشە پێت وایە هۆکار چییە خۆکوشتن ئاوا بۆتە شتێکی ئاسایی یان کوشتنی کەسەکان بۆتە شتێکی ئاسایی لەسەر چەند شتێکی زۆر بەسیتە وڵی کوشتن چ بۆش نییە ناوکە ئەمە چ ناوعێت کوشتنی بۆش نینە هەندی کوشتنە شتێک گەلە خراپە دژمنداری زیادەت بێت و دژمنداری بەسی گاوێ ڕاستە هەندێک جارە هەندێک تێن کوشتنێ بە سەبەبی چییە گەنجن عاقلەبە گەنجن ئەف کوشتنە تێتکردن هەندی ئەم گولێ بین گەنجە فلان کەس کوشت بەهرا پتر سیلەحێ پێ کە ئەف سیلەحە هات بیا مانعکردنی و هات بیا وەدیکردنی مەسەی گاوێ دەمانجامت بەر من ڕا دەمانجەوەی نابێت ئەودە هەر کەسێکی نابێت سیلەح پێ بن ئەنی پێت وایە هۆکاری بڵاوبوونەوەی چەکە قرارێک سەرۆکی دابی بەری چەند ساڵە وڵات بێم نۆتە حوتێ بین گو حەکیەکی بکوژت لوی جهی ویژ بکوژن ڕاستی قرارێکە گەلە باش بین هەکە ئەو قرارە دەرکرد بە کەسێک کەس ینی کوشتن تا کێم بێت بەس وایە یاسامان نییە قەرارمان نییە هەکە یاسا چێ نابێت ینی یەگەفتی بە قانینە دەینای مەسەلەن ئێک 20 ساڵە حکەم بەس وەڵە هەمامی کوشت و پشتامژ قەویە و ئەوە دیە ئەلا 20 ساڵ حکەم دێ قەرارێک دیدا 10 ساڵ بین واستا دێەوە دی بێت مەبەردن باشە چی بکەین بۆ ئەو دیاردە کەم بێتەوە دیاردە سیلحە مەنعبێت ئەوێک و یا دوێژێک ئەسخوا ڕایەمەوە هەریکە ڕایەخوا دیاری ڕایۆ من ئەوە حەچیەکێکی بکوشت بزان عەمدەن ئەویش بینی وی جهی بکوشن هەکە ئەویش وی جهی بکوژت هەموو مشکلە ئیدی کەس نەوێت کەسێکی دەست بۆ بێت هەموو سیلحی وی بکوژت دەبێژت ئەش دێم کوشتنێ بس بۆ وێژە چی بکەین تیش لە یاساکانە تۆزێ تونتر بێ پێم وایە تونتر بێتە ئەگەر کوشتنە هەموو هەڕوویەکێک بێت کوشتنەوە ئەمە بۆ بێ حەبسێ بە و حەبسێ بعد 20 ساڵات و حکم درەوە حکم چیە وەستاکە هەرفەوە دێ بەرد ئەزیزانمەوەی گوێویستی بوون پەیامی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر دیاردەی کوشتن و خۆکوشتن کە ئێستا لە نێو ئێمە وردە ڕوو لە زیادبوون دەکا و ئێمە لە سۆشال میدیاکەی خۆمان پۆستمان کردو و بزانە ئاخۆ ئەو کەسانەی ناتوانن لە مایکەکەیەمەوە قسە بکەن و ڕێی خۆیان دەربارەیەم تەوەرەیە بڵێن بزانن لە سۆشال میدیاوە لە ڕێگای کۆمنتی فەیسبووکی منەوە ڕێی خۆیان وتۆ ئێستا بەشێک لە کۆمنتەکانتان بۆ دەخوێنمەوە گەنجێک بە ناوی سەلیم ئادەم نووسیوێتی کاکە ئێمە میلەتێکین هێشتان کێشەکانمان هەر بە چەک چارەسەر دەکەین یان سوڵعی عشایری ئەمە یان سوڵعی عشایری کە چارەسەر نییە لە کاتێکا یاسا هەیە کەچی یاساکاشمان یاساکانیشمان بۆ هەمووان وەک یەک نییە و تاکی کورد نازانێ خۆی لەگەڵ ڕووداوە ناخۆشەکان و خۆشەکان بگونجێنێ بۆیە پەنا بۆ کوشتن دەبا یان پەنا بۆ خۆ کوشتن دەبا ئەمە سەلیم ئادەم ئاوای نووسیوە گەنجێکی تر بە ناوی هێرش نەجم نووسیوێتی کێشەی خۆکوشتن لە هەموو وڵاتێک هەیە بە ڕێژەیەکی بەرچاو سوپاس بۆخوا ئەم ڕێژەیە لە لای ئێمە کەمترە بەڵام دیاردەی کوشتنی کەسەکان ئەمە دیاردەیەکی زۆر خراپە و هەزەکەم لە نێو ئێمە ژوردە و بووە بە دیاردەیەکی بەرچاو و لە هیچ وڵاتەکان نییە ئەمەش بەهۆی نەبوونی دادگایەکی عادیلە کە بکوژەکان ناگەێنێت بە سزای خۆیانەوە گەنجێکی تر بە ناوی دیار عومەر نووسیوێتی هۆکاری سەرەکی زۆربوونی کوشتن جێبەجێ نەکردنی یاسایە وەک خۆی زۆرینەی ئەوانی خەڵک دەکوژن ئەوانن کە دەسەڵات و توانای جێبەجێکردنی یاسایان نییە ینی یاسا توانای جێبەجێکردنی نییە بەسەرەوانەوە بۆی ئەوان خەڵک کوژن یان نەبینی ئەوانن زیاتر خەڵک ئەکوژن و گەنجێکی تر بە ناوی هۆشمەند بە ناوی هۆشنگ نووسیوێتی
نەبوونی یاسا و ئاستی ڕۆشنبیری و زاڵبوونی کەلتورە نایاساییەکان و نائەدالەتی لە نێوان تاکەکان و کۆمەڵگادا و هەروەها زۆر بێسەروبەری کەناڵەکانی ڕاگەیاندن پەخشکردنی فیلمی بێسەروبەر ئەمە یەکێک لە هۆکارەکانە. ئەزیزانم ئەوی خوێندمەوە بەشێک لە کۆمنتەکان بوو کە بێگومان کۆمنتێکی زۆر هاتووە، بەڵام ئێمە هەر دەتوانین لە بەرنامەکەمان چەند کۆمنتێک ئاماژە پێ بدەین. ئەوە بەشێک لەو کۆمنتانە بوو کە لە سۆسیال میدیاوە هاتبووە. ئێوە گوێبستی بەشێک لە پەیامی هاوڵاتیان بوون لە شاری هەولێر. من لە نێو هاوڵاتیان دەمێنمەوە و پەیامی زیاتری هاوڵاتیان بۆ ئەوەی خۆشەویست دەگوازمەوە بزانی ناخۆ هۆکاری سەرچێم کوشتنەیە بۆچی دەگەڕێنەوە لەگەڵمان بمێنەوە تاوتوێ ئەم تەوارەیە دەکەین. خوێنی مرۆڤ ئەوەنە ینی شتێکی بێبەهایە لەسەر کێشەیەکا بکوژرێت لە وڵاتی مە بێبەهایە بەس لە وڵاتەکە ئایندی ببینە زۆر بەبەهایە کە خەڵک یەک نەفەر بکوژرێ دنیا بنیە باسی دەکە لە کوردستانی ئێمەش ویتە ئاو خواردنەوە. پێشان قەدیمەکو یەک دەکوژرا منطقەی شەمام هەموو دەپەسا ئەنی ڕادەوەستە خین ڕادەوە دێگو بزا لە سچ کوژرا. یەکەم هۆکار ئەوەیە کە چەک زۆرە چەک تا ئێستا حکوومەت بەڕاستی نەیتوانێت عەدێشیەوە دابنێ کە چەک قەدەغە بکرێت. ئەمن تەمەنم تقریبا 64 ساڵە وەڵی ئەو حادیسەی لە ساڵی هەشتاکان و تا ئێستا بینیم جارەوان نەبینی مامۆسای بەڕێز. مەسئولیەتی ئیمامەکانی سەر جامع ڕۆژی خودبە مهمترین تشتە. حکومت لازم جێگای خوا ببینێت، یاسا لازم جێگای خوا ببینێت. هەر تشتێک ئێمە هەموو مەسئولن باویشانە بەو کارەوە. کوشتن دژمنداری تشتێکی خراپە، زۆر خراپە. لە هێزەکانی یاساییشون خۆ داوامەکەم بەس تەنها لە کاتی داوامە چەکم پێە کە داوامەکەم تابوت سیلاحەکەم بۆ چێ تیشم پێ دەنابێت پێت وایە هۆکاری بەربڵاوبوونەوەی ئەو هەموو زۆری کوشتنەیە هۆکارەکەی بۆ چێ دەگەڕێنیتەوە؟ وڵای هۆکاریەکەی لە زۆر تشت دێت، یعنی ئەوە مەسئولیەتی حکومەت زۆرە، مەسئولیەتی ئیمامەکانی سەر جامع ڕۆژی خودبە مهمترین تشتە. حکومت لازم جێگای خوا ببینێت، یاسا لازم جێگای خوا ببینێت. هەر تشتێک ئێمە هەموو مەسئولن باویشانە بەو کارەوە. کوشتن دژمنداری تشتێکی خراپە، زۆر خراپە. ئێستا دژمنداریمان خوا نەکردنە هەباوە نەتوانین بە حڕیەت لێرە بە پیاسە بکەم لێ بێم لاو چایخانە دانیشم یان لەکەم برادەرێکی پیاسەک بگەم یان بچم جێگایەکی. یعنی دەتوانین بڵێن دەوری ئیمامەکان، دەوری حکومەت، دەوری یاسا زۆر مهمە. لازم ئەو دەوری خوا هەریەکی دەوری خوا ببینێت لەو ئیشە لەو کارەدا. حتا دیا و دیاردە بچەکێن ببێت، مەکتەبەکان مەدرسەکانی کچکە لە منداڵی بگرە حتا ابتدایی و متوسطەوە پێوە بچێ. ئەوە هەمی لازم فکری ئینسان لازم فکری بەدل بکە، فکری ئینسانی بەدل بکە لەو دیاردە دەربچێت. ئەن ئێستا حکومەت سیلاحی مەمنوع بکێت بە دزی ڕادەکرد هەر ڕادەکرد، بەڵام ئینسان بتوانێت ئەو فکرەی بەدل کرد. ڕۆشنبیری تاک گرینگە ئێمە خۆمان ڕۆشنبیر بکەین. یعنی وەک دیم باشە چێ بەرپرسە لەوەی کە خەڵکی ئێمە ئاوا بەرەو ناڕۆشنبیری دەچایە قوتابخانەکان پێ دوای وەکو پێویست نینە یان حکوومەت پێویست نییە قوتابخانەکان هەر یەک ڕۆ هەر یەک جار پێویست نییە، چکی نسبەی دیراسی ئێمە زۆر خراپە. یاسا لازم جێگای خوازیترین وەخت ببین لەویشە ئەو کارانادا، ئەو یاساش زۆر مهمە. طبعا هەر ئینسان و عائلە خو ئینسانێکی عائلەی لازم بە صاحبی عائلەی رابط، یعنی بە چۆن بێژن پەزێک بێشوان نابێت. ئەوەش هەر عائلەک و عائلە خۆی بڵێن دایک و باوکیش بەرپرسن لەوەی پەروەردەکردنی ئەو منداڵەیە. ئەگە ئێستا بڕێ بخاوێ و کوڕەکە لە دەرێ بمینێت حتا سعات 2 شەو 3 شەو ئەوە چۆن دەبێت؟ لازم ئینسان بزانێت ئەوە تووشی خراپی دەبێت، تووشی نەخۆشی دەبێت، تووشی مەشاکل دەبێت. باشە لە کۆتاییەکەی دەتەوێت چی بڵێ بۆ کەمبوونەوەی و دیاردەیە؟ وڵی ما چ بێژم بە هەر ئینسانێک بزانێت پیسترین دیاردەیە، پیسترین عائلە دەچێت عائلەی ماڵ و منداڵ و مام و خاڵ و ما هەموو عائلە یعنی هەموو خراپ دەبێت بێ بە وەزعەیەکی چۆن ئەوەش بەیانی هێتیوبی ئەوەش خراپ بوو، یە عائلەی دی خراپ بوو، یەتۆ خراپ بوو، ناسیارێت و مرۆڤێت تۆ هەممی پێک بە خراپ دەبن. دەبینین گەر تۆزێ یعنی شەوێک تەنها تەمەشای کەناڵە ڕاگەیانەکانە بکەیت دەبینی چەندین دیاردەی خۆکوشتن و کوشتن دەبینی لە نێو گەنجانەوە بە تایبەتی لە نێو کۆمەلگای کوردەواری وردە ئەم دیاردەیە ڕوو لە زیادبوون دەکات. تۆکو تاکێک کۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ وەڵام وەکو گەنجێک بە دیاردێکی زۆر ناشری نەزانم. هیوادارم کۆمەلگەی خۆمان تۆزێک کۆمەلگەکەمان پێشکەوێتم تۆزێک گەنجەکانمان تۆزێک خەڵکەکە ڕۆشنبیر بێتەوە. من وەک خۆم گەنجێکم لە هێزەکانی یاساییشون خۆ داوامەکەم بەس تەنها لە کاتی داوامە چەکم پێە کە داوامەکەم تابوت سیلاحەکەم بۆ چێ تیشم پێێتی لە ماڵەوە دانم یان لە دایرەکەم دانم هیچ کاتێک
هیوادارم دیاردەی چەکداری بنبڕ بکرێتن بەشێک لە هاوڵاتیان کە مقابلەمان کردن دوانمان لەسەرم باسەیە ڕێگە و کێشەیە بازەکەن ئەڵێن ئەوانەی کە چەچیان لایە ئەوانەی کە خەڵەگە کوژن هەموو پیاوانی حکوومەتن لە مەبەستیان لە چێ دەڵێن ئەوانە چەچیان لایە باشە بۆ یعنی چەکیان لایە دوای دەوامیش شەرت نییە ئەوانەی کە چەچیان پێبێتن پیاوی حکوومەت بن پیاوی حکوومەت پیا خەڵکی دریشێ هەیە پشتگیری کەسێکەیە ڕەنگە دەوڵەمەندی پشتگیری ڕەنگە ڕێز عشێتێک پشتگیری بکاتن ئەمانە زۆر زۆرە کۆمەڵ چەکدارێک شەیە وەکو مافیا ئەسوڕێنەوە یان کۆمەڵە چەکداری وەکو دز بە هەموو جۆرێک دزەکانی چەچیان پێکاکە هەموو جۆرێک خەڵک نابێت چەکی پێبێ هیوادارم حکوومەت ئەرکی کێ ئەم چەکەیە کەم کاتەوە ئەم دیاردەیە کەم کاتەوە ئەوە ئەرشی حکوومەتە هیوادارم حکوومەت لێژنێک ڕابسپێ لە هەموو شوێنە مەفرەزەکان دابنێت هەر کەسێک چەکی پێبوو لە سنای دوای داوامە چەکەی لێ بسنجێ بۆ بەس ئەگە ئیشێکی هەبێ بۆ لە شوێنێک بۆ شوێنێکی تر بێتن بەکاری نێنێت بەڵام کە چەکی پێ لەنا بازارا بڕات و بەجلێکەوە چەکی لە شامبیان دەماچێکی پێبێت دەماچەکەی دیاربێ دیاردێکی زۆر 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 ناشرینە لە نێو وزارەتی ناوخۆیتی سیاسایەک هەیە بۆ ئێوەکە لە دوای داوامە نابێت چەک بەکاربێن یان نابێت چەک هەڵگرن من ئێستاوەکو خۆم پێم جوانێت چەک پێبێت چکە وڵاتێکمان تا یاساییان پێ نەوتین ینی چەک پێبیان پێێنێ بەڵام من هەر کەسەکەوێتەوە سەرخۆی چەکی پێبیانە من وەک خۆم پێم جوان نیە لە کاتێ دوای داوامە چەکم پێبێت خۆم پێم جوانە چەکم پێبێت لە دوای داوامە بەڵام لەوانێ ینی کەسیش هەبێ چەچی پێبێت دوای داوامیشە ینی پێویستە یاسایەک ڕێکخرێ یاسایەک ڕێکخرێ بۆم بوون جیاوازە و چەک دەرخستن جیاوازە بۆ من ئێستا بۆ من چەکم پێبێت بیشارمەوە کەس نەیبینێت ئەوە جیاوازە بۆ ئەمنێتی خۆت و بۆ پاراستنی خۆت و بۆی داوامەکەتەوە بەڵام کە من چاکم پێبێت و جوان جواندەری خەمو خەڵک ببینێت ئەوە جارێکی زۆر 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 ناشرینە من لەگەڵ ئەوان نیم خەڵک چەکی پێبێت لەگەڵ ئاشان نیم هیچ چەکدارێکی هێزەکانی پێشمەرگە بێ ئاسایش بێ پۆلیس بێ هەر شوێنێک بێت ئەگەر چەکشی پێبێ با بە شێوازێک دیار نەبێت کە دیار بێ خەڵک نازانێت ئەوە کارمەندی پێشمەرگە یان هێزەکانی ئاسایش ناخۆت جوان نییە چەکی خۆت پێبێت دەمانچەیەک بەڵام دەمانچە دیار نیە کەسش نبینێ بەڵام کە تۆ دەمانچەیەک سلاحەکە ڕێک لە پشتی خۆت هەڵان بێتن هەموو خەڵک ببینێت جارێک زۆر 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 ناشرینە باشە تۆ باسی لایەنی حکوومەتمان کرد پێ دوانیە بەشێکی هۆکاری ئەم کوشتنەیەش ئاسی ڕۆشنبیری تاکە ڕۆشنبیری ئەمە نەگەشتێتەوەی کە ئەوش ئینسانە و حەقی هەیە ڕاستە تووڕابێت کۆمەلگەی ئێمە خوشەر نیە لەسەر بچووکترین شت کەسمان لە کەسمان هیچ شتێک قبول ناکەن ئێستا من شتێک ڕووداتن یەکەم کەسەنگە من ڕخنەیەکی لێگەڵ ئەوە کەسێکی دواکەوتەوە کەسێکی عشایرە بەڵام بەیانی لەوانەیە کەسێک یەک وشەم پێ بڵێ من لەو خراپتر بکەم هەمومان نیوەی کۆمەلگەمان زیاتر ئاسی ڕۆشنبیری زۆر زۆر کەمە ئەو ژەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە خۆی تاک نایە ڕۆشنبیر بێت هەندێک کەس بیوێتم بڵێ من چەکم پێبێ عنی مافیاکەم بۆ خۆم حساب بۆ کەس ناکەم ئەوە دیاردێکی زۆر زۆر ناشرینە بە ڕۆشنبیری چەک نییە ڕۆشنبیری بەوەیە ڕێزگرتن لە خەڵک ڕێزی خەڵک بگریت مافی خەڵک بپارێزی نەکە تۆ بە چەکێکەوە بێت و پۆست بەسەر خەڵگالێت و هەڕەشە لە خەڵک بکەیت و ئەوە دیاردێکی زۆر زۆر ناڕۆشنبیری لە نێو وزارەتەکانی ناوەخۆم و ئیتر لە نێو ئەو کەسانی کەم تاوانانەکەن ئەو کەسێ و تاوانەیەکە لەوێەوە زۆر شانازی لەوانەیە پێوە بکە باشە کە دەکەوێتە لای ئێوە بۆ نمونە دوای ئەوە چی لێ دێ لە زیندان چی لێ دێت تۆ لەوانەیە کۆمەڵە کەست بینی بێ لە زیندان لەم ئەم کەسانی کە پیاویان کوشتە لەوێ چۆنم پەشیمانە بنەوە هەموو کەسە پەشیمانە کە ڕووداگرڕداتن ئێستا تۆمەتێک شتێک ئەکاتن دوای 5 دقیقە پەشیمانێتەوە بەڵام پەشیمانبوونەوەی چی لەوانەیە بگیرێتن 10 ڕۆژ ساڵێک 2 ساڵ بەربێتن بە غەرامەیەکی بچووک بەیانی دەست پێکات ئەڵە جاقی چێکا خۆم کەسێکم کوژە 2 ساڵ گیران بەیانی هیوادارم ئەوانەیە کە ئەو دیاردانە ئەکەن عقوبەیەکی سزایەکی تون بدرێن بۆی کۆمەڵە گەنجێکی بۆمەڵە خەڵکێک تر دەرسێکی لێوەرگن تووشی ئەو هەڵەیە گەورەی نەبن باشە لە کۆتایەکە دەتەوێت چی بڵێیت سەبارەت بەم دیاردەیە من هیوادارم هەموو گەنجەکانمان ئاسی ڕۆشنبیریان بەرز بێت وازە چەکداری بێنن چەکداری ئەوەمە بەسم ئەوە نییە ببن بە چەکدار وازدا دیاردەی چەکەڵگرتن بێنن هیوادارم هەموو گەنجەکانمان زیاتر خزمەت بە گەل و نیشتمانی خۆیان بکەن زیاتر گەلی خۆیان پارێزن زیاتر بچن وڵاتی خۆیان پارێزن نەک لەوەی بچن گەنجی خۆیان و ڕەفیقی خۆیان و لەسەر بچووکترین شت بکوژن لەسەر هیچیش لەسەر بچووکترین شت لەسەر هەموڵی عیبە باسی بکەین بە قورعان ئێمە کوردین وڵاتێکی سواز بۆخوای گەورە ئارامی وڵاتمان لەسەروی هەموو وڵاتێکە زۆر بە ئارازوی خۆی بۆ هەر شوێک ئەڕۆی سعادیەکی شەو دوی شەو کەس ناڵێ ماڵە شوێ ئازادیمان هەیە بەڵام هەستەکەم ماوەیەکە ئەو دیاردەی چەکداریە زۆر بووە هیوادارم من هەرچەنە حکوومەت ئەمنێتی پاراستۆ بەڵام هەیە خۆوانی کەسێک ژەڵک نەمووی پیاوی حکوومەت نین کۆمەڵە خەڵکە ڕەنگە بۆ کەشخەی بۆ جوانی بۆ خۆدەرخستن بۆ مافیایی چەکەڵەگرن لەوانەیە حکوومەت پێی نەزانێ بەڵام هیوادارم ئاسی ڕۆشنبی تاکیش بگاتە ئاستێک شتێکی بینی
پەیوەندی بە هێزەکانی یاسایشی ناخۆ بکاتن جا لە هەر شارێک لە شارەکان منوک خۆم لە سلێمانی دامەکەم سپاس بخۆی گەورە ئاسی خەڵک زۆر بەرزە بچووکتریشت ئەبینێت تەلەفۆنەکە بۆ هێزەکانی ئاسایش بۆ سەوت شار بوو هەموو شوێنێک سپاس بخۆی گەورە دیاردەی چەکداری هیوادارم کەم بێتەوە. ئەبینین ئێستا کە دیاردەی کوشتن و خۆکوشتن لە حاڵەتەوە لای ئێمە تێپەڕ بووە بۆ دیاردەیەک پێ دوای هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی وی دەگەڕێتەوە خەڵک زۆر یعنی لە ژیانیدا بێزارە مەسەڵەن بێپارەی یان بێمەعاشیە کاسبی نێبی کە بەڕاستی ئەوش دەکاتەوە هۆکارەکەەوە کە خۆ بکوژێ یان دەڕوەسەڵ هەڵدەگرێ لەوێن دەرێژ دیسا فەشەل دێنی دەگەڕێتەوە ئەو کارەکە ئەوێ بەڕاستی بێپارەی ئەو شان ئەو گەنجەی کە خۆی دەکوژێ هۆکاری سەرەکی ئەو لایەنی قەیرانی دارایی و کەشەی بێپارەی و بێیشی بێت بەڵێ زۆری دەگەڕێتەوە سەروای زۆریش دەگەڕێتەوە سەر کێشەی ژیانیان مشکلەی هەیە زۆری کێشەکەی کە بێپارەیە باشە دەکرێت ئێمە لەبەر کێشەیە کە کێشەیەک ڕوومان تێدەکات ژیانی خۆمان لە ناوبەی ناکرێ بەس کابرا کە عیلاجی نەماچ بکەێت جاروایان قەردارە یان کریخانی نەدایە یان لەوانە پێز ماگە کریخانی نەدای پارێ مۆلی دە پارێ ڕیسی پارێ ئاو ئێستا هەمووی بەڕاستی نەتوان سارە بەناوکردن سیارە بکڕی کەلچی وی نمایە بەڕاستی کابراش قەردارە مەسەنم هەموو ڕۆژێ داوای لەکەم داوای لێکم کابرا نازانین چ بکە کەسیش نییە بیداتێ ناچار دەکە ژیانی خۆی والێ دەکە باش چێ بەرپرسە لەوەی کە گەنجی ئاوالێ کردووە گەنجوا لێ بکە هەمومان دەزانین چێ بەرپرسە بەڕاستی کە مەعاشەکە نەبی و نەبی دەگرێتەوە سەوە کاری حکومەت باش ئەی دیاردەی کوشتنە یە بینی خەڵگە کوژرێ لەسەر شتەی زۆر بەسیت ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی دەگەڕێتەوە سەر کێشەی نێوانیان دیارە مشکلیان هەیە پێشی لە نێوانیاندا هۆکارەکە دەکەڕێتەوە سەر کێشە بەڕاستی خوێنی مرۆڤ ئەوەنە ینی شتێکی بێبەهایە لەسەر کێشەیەکا بکوژرێ لە وڵاتی مە بێبەهایە بەس لە وڵاتەکە هەندی ببینە زۆر بەبەهایە کە خەڵکە یەک نەفەر بکوژرێ دنیا بنیا باسی دەکە لە کوردستانی ئێمەش ویتە ئاو خواردنەوە ڕۆژانە هەواڵی کوشتن و خۆ کوشتنەوەوانە دەبیستی لە کەناڵەکە زۆر دەبیستم تاسیر دەبم بەس بکەین جارە کابرەیە دەشکوژی بەس دەستگیریش ناکرێ خەفەتەکە لەوەدایە دەسوڕێتەوە ئاسایش من بەشێک لە هاوڵاتیان دەڵێن هۆکاری ڕۆشنبیر نەبوونی تاکە تا چی ئێمەوەندە ڕۆشنبیر نییە کە بزانێ خوێن شتێکی چەند گەورەیە یان لە دوایەوە تووشی چی دەبێت پێ دوایەوە هۆکار بێ هۆکارەکە دەگەڕێتەوە نیوەی سەروی بەس هۆکارەکەش زۆری دەگەێتەوە سەر کێشەی کابرا کە ڕۆشنبیرنەوەی بەڕاستی دەگەڕێتەوە سەرویش سەکە جوانە کابرا کە ڕۆشنبیر بیتن تێگەیشتی بی بەعاتی و کارە ناکە کابرا ڕۆشن لە کۆتایەکە دەتەوێت چی بڵێیت سەبارەت بەم دیاردەیە وەڵا هیوادارم کوردستان خۆش بی معاش بدرێ کوردستانی مە بەڕاستی زۆر خۆشە ئەمە زۆر گەڕایمە بەس وەڵای کوردستانی مە لە هەموو شوێنە خۆشترە ئەگەر معاش پشت هەبێ هیچ شوێنێک لە کوردستان خۆشتر نییە هیوادارم ئەو کێشانش چابی ئیشاڵە چاش دەبێ ئیشاڵە بە تەمای خۆی کە چابێتن کوردستانمان زۆر خۆش دەبێت خوێنی مرۆڤ ئەوەنە ینی شتێکی بێبەهایە لەسەر کێشەیەکا بکوژرێ لە وڵاتی مە بێبەهایە بەس لە وڵاتەکە هەندی ببینە زۆر بەبەهایە کە خەڵک یەک نەفەر بکوژرێ دنیا بنیا باسی دەکە لە کوردستانی ئێمەش ویتە ئاو خواردنەوە پێشان قەدیمەکو یەک دەکوژرا منتقەی شەمام هەموو دەتەسا ئەنی ڕادەوەستەخین ڕادەوە دێگو بزار لە سچ کوژرا یەکەم هۆکار ئەوەیە کە چەک زۆرە چەک تا ئێستا حکوومەت بەڕاستی نێتوانێت عەدێشیەوە دابنێ کە چەک قەدەغە بکرێت ئەمە تەمەنم تقریبا 64 ساڵە وەڵی ئەو حادیسەی لە ساڵی هەشتاکان و تا ئێستا بینیم جارەوان نبینی مامۆسای بەڕێز مەسئولیەتی ئیمامەکانی سەر جامع ڕۆژی خودبە مهمترین تشتە حکومەت لازم جێگای خوا ببینێت یاسا لازم جێگای خوا ببینێت هەر تشتێک ئێمە هەموو مەسئولم باویشانە ئەو کارەوە کوشتن دژمنداری تشتێکی خراپە زۆر خراپە لە هێزەکانی یاساییشون خۆ داوامەکەم بەس تەنها لە کاتی داوامە چەکم پێە کە داوامەکەم تابوت سلاحەکەم بۆ چێ چیشم پێ ئەزیزانم ئەوی گوێبستی بووم پەیامی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە دەربارەی خۆکوشتن بۆ ماندووان و ئەوەی بۆی وەم گواستەوە بەشێک لە کۆمنتەکانی سوۆسیال میدیا بوو ئەزیزانم بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە حکوومەت بەرپرسی سەرەکیە لەوەی کە دیاردەی کوشتن زۆر بووە یان خۆکوشتن زۆر بووە بەشێکیان پێیان وایم قەیرانی داراییە وای کردووە کە خۆکوشتن لە هەرێمی کوردستان وردە ڕوو لە زیاد بوون کات و دیاردەی کوشتنیش بۆ دەگەڕێنەوە کە زۆربوونی چەکەکان لە نێو ماڵ یان هەرگەنجێکە بینی ئێستا چەکێکی بە پشتەوەیەوە هیچ کەسێک لێ پرسیینەوەی لەگەڵ ناکە و یاساش یان دادگاکانیش بە هۆکاری سەرەکی ئەزانن کە ینی یاسایەکی باش و یاسایەکی تون نییە بۆ کەسێک دەکوژێ بۆی جارێکی ترم شتە دووبارە نکاتەوە بەشێک لەوانەیە کە خەڵک کوژن دەڵێن ینی جاری یەکەم و دووەمیشیان نییە بەڵکو چەند جارێکم شتە دووبارە دەکەنەوە لە کاتێکە هیچ یاسایەک نییە لەبەرەوەی کوڕە مەسوولێکان لەبەرەوەی واستەیەکی هەیە دەتوانێت ئازاد بکرێت لە زیندانەکان ئەزیزانم ئەوە
پەیامی ئەو هاوڵاتیانە بوو کە لە بەرنمەکەمان بۆمان دوان بەمەندازە گەشتە کۆتای ئەڵقێم جارێ بەرنامەی پەیامی تۆ بۆی لێرە وەسڵا و ڕێزی عیمرانی پێشکەشکار و هاوکاری خۆشەویستم متەڵیب خۆشەویتان لێبێ تاڵقەیەکتر بێەوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.